بێپلانی حکوومەتی هەرێم لە هەموو سێکتەرەکانی ژیان ڕەنگی داوەتەوە، بە تایبەت ئەو خزمەتگوزاریانەی ڕۆژانە بۆ هاوڵاتیان پێویستن. کێشەی بنزینیش یەکێکە لەو کێشانەی کەوا دوای زیاتر لە چارەگە سەدەیەک دەسەڵاتدارانی کوردستان چارەسەریان نەکردووە. شۆفێرانیش گەیشتوونەتە ئەو یەقینەی تاکو و پارتی و یەکێتی مابن کێشەکان چارەسەر نابن. بنزین خانەکانی دیکە بگرانە ئەوە یەک تێگەی کەواریتەکەیان سفرە، ئێرە کەواریتەکەی باشە ئەجا ئەمە دەبی سڕەی بگرین سعات و نی وەک 2 سعاتی ئەمە دەبی لە سڕێ ڕابەستین. هەر ئەو هامدی لە 2023 و ئەمە ئەوە سڕەی دەگرین. ئەگەر مانیە کاکە بە 3 مانگان یەک مەعاشیاندا ویان دەزانی خێری بۆ میلەتەش دەکەن. هەمووی ئیزدعامەوە هەیە، هەتا دەوری سعات 2 تەوزە دەکەن و پاس سعات 2 قاپات دەکرێتەوە. لەوێن دەریشتێم کردێ بە ساریان گرانتر بەرزترە، هەر 120 920 هیچ سعرەکە. ما داواکاری چەما ئەگەر هەتا دەوری سعات 4 تەوزە بکرێ 5 تەوزە بکرێ ئەو ئیزدعامە نامینێ. بەشێکی تر لە شۆفێران باز لەوە دەکەن لەگەڵ نەبوونی پلان بۆ باشترکردنی دۆخی بەنزینخانەکان بەنزینیان گرانە و لە بەرامبەریشدا کوالێتیان وەک پێویست نییە. لۆ تەکسی ئەگە سڕی نەگرین ئەمە لۆمە دەرنانیتن هەموو ڕۆژە وەزعیمەیە بە سعاتی نۆک زارویە کەمتر زیاتر و بەرمان دەکەی ئەم ڕۆژێ وەزعیمەیە ڕۆژێک لا ڕۆژێک مە سڕی دەگری. ئاکوی حکوومەت پلانەکی بەس لە بۆ تەکسی ڕاستی خصوصی لەوانەیە تا ڕەدەشی زۆر باش لە خصوصی بشکێنی لە بەدەرێتێکە بە لەمە مەسلەی تەکسی شەم بە ڕۆژانە تێدەکەین. هاقوی لە پێشانەکە بە 690 بوو زۆر باش بوو. خراپ نییە و زۆریش باش نییە و بەنسبەت چۆنیەتی دابشکردنەکەشیان پێم وایە ئەگەر ژمارە بەنزخانەکانیان زیاتر بکرد بە کێشە کەمترە بوو. یان ئێستاوە ئەبینی ئەو سڕە دوور و درێژەوە سعات 11:30 والۆ 11:30 پاش سعات 1 ئەرێ بنزین نما. یعنی ئەگەر ژمارە بەنزخانەکان زیادکەن پێم وایە لە توانایاندا هەیە ئەکرێ بە ژمارە بەنزخانەکان زیادکەن و کێشەش لە هاوڵاتیان نامینێ. یعنی خەڵک بە ئیسراحەت خۆی بنزینی تێکە بەنسبەت بنزینی بازاڕی و هەرزوو و حکوومەت پیلانێک دادەڕێژێت چین و توێژێک یاخود هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی گیرۆدەی قەیران دەکات. ئەوە بە ئامانجی ئاگادار نەبوون لەو هەموو گەندەڵی و تاڵانیەی کەوا دەیکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.